ئەمە بڕیاری ئەنجومەنی پارێزگایە، ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە بڕیار لەسەر ئەم جۆرە کارانە دەرکا و بەڕاستی ئەمە کاری هیچ دەوڵەتێکی دەوروبەر نیێتە دەست بخاتە ناو کاروباری کەرکووکەوە و ناو عێراقیشەوە، بەڵام ناو کەرکووکیشەوە لەبەرەوەی ماو تومەتانە و ئەو قسانە ڕەت دەکەینەوە و با بە خۆیان هەر قسە بکەن، ئێمە کاری خۆمانەکەین لێرە ئەو شتەی بە باشی بزانین بۆ خەڵکی کەرکووک و بۆ خەڵکی کوردستان ئێمە ئەیکەین ئەوی قسەکە با بۆ خۆی قسە بکە. تورکمان لەوێ نەبووە یا عەرەب لەوێ نەبووە، ئەوە ڕاست نییە، چونکە لە ناو لیستی برایەتی ئەمانەی هەمووی تایە، تەنانەت خەڵک لەوێ بووە کە لە لیستی برایەتیش نەبووە. بەنسبەتی ئەوە مەوزوعی ڕەفرەندەم مەوزوعێکی مەبدەئیە بەنسبەتی ئێمەوە، مەوزوعێکی حەقی خۆمانە بزانین خەڵکی ئەم کوردستانە بە کەرکووکیشەوە ڕێیان چییە بەرامبەر ئەوەی کوردستان سەربەخۆ بێ یا سەربەخۆ نەبێ، تەنها ئەوەیە.